برای ایرانیین و برای اسلامی بەردەڕەندانەترین شێوە لە ساڵهای ڕابردووە گەرشیان کردوتە سەر خەڵکی کوردستان و نەتەوەی کورد لە هەموو بەشەکانی کوردستان بەتایبەت گەرش بۆ سەر هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هێزە سیاسیانەی کە لە ماوەی 47 ساڵی ڕابردووە بەردەوام لەگەڵ کۆماری ئیسلامی ڕوبەڕوو بوونەتەوە شەڕیان کرد و گیانی خۆیان پێدا. دۆستان و هاوڕێیان، گیانی پاکی ئەو شەهیدانە لە ڕێگای بەدەستەبوونەوەی دادەی نەتەوەی ئێمە یاڕزراوە کە ناوی خاک و وڵاتی کوردستانە. ئێمە پێویستە ئاگادار بین لەوەی کە ئەم دەرفەتەی کە هاتووەتە ئاراوە بە دروستی بیگوێزینەوە بە بڕیاری دروستی سیاسی و بە هەنگاوی دروستی نزامی بتوانین لەگەڵ ئەو هەڵسو کەوتانە و ڕووداوانەیە بچینە پێش بۆەوەی کە بتوانین ئیرادەبوونی بەدەست ئیرادەی نەتەوەی کوردمان بە خەڵکی جیهان و بە هەروەها ناوچەکە سەپێژین. بۆیە بەردەوامبوون لەسەر ئەم ڕێگە، بەردەوامبوون لە گیانی پاکی، بەردەوامبوون لە خەبات و خوێندان بۆ کوردستان ئەشێ بەردەوام بێت و ئەشێ بەردەوام هەنگاوی بۆ وە گیانی پاکی ئەو شەهیدانە بەرز بنرخێنین و نێڵێن خوێنیان بە فیڕۆ بچێت و نێڵێن کە ئاواتەکانی ئەوان بمرێت. بۆیە لە ڕۆژانی ڕابردووە و هەروە لە ساڵهای ڕابردووە ئەم هێرشانە لەلایەنی حکوومەتی ئێرانەوە بووە کە ئێمە بترسێن و ئێمە بەرەو ئاشەکشە بن و ئێمە بەرەو ترس و ڕاوکە بن. بۆیە لەگەڵ وەکو کاتی سەربەخۆیی کوردستان بە هاوڕێیانی کۆمەڵی زەحمەتکێشان و هاوسەنگەرانی غەزاڵی مۆدان ئێژن، ئێوە تەنیانین، ئێوە لە کوردستانە خەڵکی کورد و نەتەوەی کورد بەردەوام دەشتان بۆ بەردەوام خوێنی بۆ ئێوە ڕژان بۆ خوێنی بۆ ئێوە داوە وە خوێنی ئەوان لەگەڵ خوێنی ئێوە تێکەڵ بوو. بەتایبەت خوێنی ئازادی خوازانی جیهان و ئازادی خوازانی کورد بە تایبەتی لەگەڵ ئەو خەباتەی ئێوە هاو ئاراستە بووە و هەمیشە هیوا و ئاواتی ئەوان بووە کە لەگەڵ ئێوە بەشدار بوو. بۆیە هیوادارم وێرانەتر و نەترسانەتر بڕیار بدەن و هەنگاوی سیاسی بنیان بەرەو داهاتوویەکی ڕوون و پێشاوە بۆ هەموو خەڵکی کوردستان و بۆ نەتەوەی کورد. زۆر سپاس Gracias.